طبعا چەند ڤیدیۆیەک پێش ئێستا ڤیدیۆم دروست کرد لەسەر سنابدراگۆن X Elite کە دەموت ئەوە داهاتووی کۆمپیوتەرەکانی ویندۆزە ئەو پرۆسێسەرێک کە لەسەر ئارکیتێکچەری معماری ئارم دروست کراوە دەتوانێت ببێتە ڕکابەرێکی سەرسەختی کۆمپانیای ئەپڵ. بەس دوای ئەوەی ئەو ئەخبارانەی کە هەفتەی پێشوو بڵاوبووە کە ئەویش ئەوە بوو کە کۆمپانیای ئەپڵ پرۆسێسەرەکانی M4 خستە ناو کۆمپیوتەرەکانەوە کە ئەویش بە M4 و M4 Pro M4 Mac لەمان کاتیشدا کە Mac mini دووبارە ڕیدیزاین کردووە کە ڕەنجی ئەوە حەزمی کچکە کردو لە هەروە ئایماکیش ڕەنگی تازی بۆ زیاد کردو زۆربەی ئەکسسۆرەکانی ئەو جیازانی ئەپڵ کردە تایپ C. دابان ئەمینتان لەگەڵ لە چەنالی دابانی یونیڤەرسەم بەدەست بکەین. تەپان کۆمپانیای سامسونگ وەزعی زۆر شەڕە لە ڕووی فرۆشتنەوە لە هەموو جیهان ئیتر ئێستا ئیش لەسەرەوە دەکەن دووبارە خەریکی و ڕزگارکردنی ئەو بزنسەی بن کە هەیەە کەویش بزنسی مۆبایلە ئەویش یەکێک لەو خوتوانەی کە کۆمپانیای سامسونگ ئەلەکسەر دەیگرێتە بەر ئەویش ئەوەیە کە بۆ ساڵی داهاتوو لەوانەی ناوی گەلاکسی لابا بۆ مۆبایلەکانی یان ناوی گەلاکسی بداتە بەس مۆبایلە هەرزانەکان ئەی و ئەوانە مۆبایلی ئێس و فۆلد و ئەوانە لەوانەیە ناوەکەی بگۆڕی لەبەرەوەی لای خەڵک ئەووا قەنەعەتی هەیە کەوا خەڵک فێر بووە کە دەڵێ گەلاکسی مۆبایلی هەرزان ئیتر بۆیە ئەلەکسەر لەوانەیە ناوەکەی بگۆڕێ. هەروە هەواڵێکی تریش کە بۆتان باز دەکەم ئەویش ئەوەیە کە زۆربەی کۆمپانیا سینیەکان جەنەرێشنی دووەم یان نەوەی دووەمی سیلیکۆن کاربۆنیان بەکارهێناوە لە پاترەکانی ئێستا زۆربەی پاترەکانی مۆبایلە بڕاندە سینیەکان ئەوانەی فلاگشیپن کە لەو چەند مانگەی داهاتوو دێن هەمویان پاتریان نزیکەی 6,000 یان 5,500 بەرەو سەرەیە کە ئەوەش بۆچ باشە لەبەرەوەی پاتریەکە پاتری مۆبایلەکە زۆرتر دەمینێتەوە لە هەمان کاتدا لەبەرەوەی پاترێکیان گەورەکرێت تۆزێک خێرایی بارگاویکردنیان کەم کردیتەوە بەس مشکلە نیە خێرای بارگاریکردن چکە پاترێکە زۆرە بەشی ڕۆژە کرد بە کاملی دەکە ئەگەر بەشی ڕۆژەکوونی ودنەکە لەبەرەوەی ئەو نەوەی کە بەکاردێن سیلیکۆن کاربۆنی نەوەی دووەم ئەوە بە ئینگلیزی پێدەڵن دێنستی زۆرە لە هەمان خەبارە بۆ نمونە ینی سڕی زۆرە لە هەمان خەبارەی کە بۆ نمونە پاترێکی لیسیۆم بۆ نمونە پاترێکی لیسیۆم ئەگەر لە 1 سانتی مربع بۆ 1 سانتی مربع ئەگەر کەسافەکەی چڕیەکەی 500 ملی ئەمپێر بی ئەو ڕقەمانە هەروەک نمونە دەڵێم ئەو لەوانەیە 1000 و ببورن 700 بۆ 1000 ملی ئەمپێریش بیتن ئەوزە بۆیە ئەو نوعات تەکنەلۆژیایە یەکەم جار کۆمپانیای ئۆنەر بەکارهێنا لە ئۆنەرماجیکەکان دوای ئەوە بەرەبەر ئێستا زۆربەی کۆمپانیا سینیەکان ڕوویان تێ کردووە لەو تەکنەلۆژیای تر لە ساڵانی داهاتوو و لە مانگانی داهاتوو زیاتر لێبینین و لە هەمان کاتدا چاوەڕێ دەکەن کۆمپانیای ئەپڵ و سامسونگ و گوگل هەمان تەکنەلۆژیا بەکاربینن. هەواڵی دوم لە ڤیدیۆیە کە ئەویش ئەوەیە کۆمپانیای ئەپڵ لاینەپی پرۆسێسەرەکانی ئێمی بڵاوکردو M4 و M4 Pro M4 Max و لە هەمان کاتدا کۆمپیوتەرەکانی ئەپڵ ئێستا لە ڕامی 8 گیگاوە ببورن لە 16 گیگا و دەست پێ دەکاتن نەک لە 8 گیگا وەکوونەوەکانی پێشوو و لە هەمان کاتدا ماکبوک ئێریش هەم پرۆسێسەرەکەی ئەپگرێد نەکردەوە بەس ڕامی ئەپگرێد کردو لەبەرەوەی خەڵکەکی زۆر مشکلەی ڕامی هەبوو لە ئەپلیکیشنەکانی وێنە فاینەل کەت پرۆ و ئەدۆ پریمیر و ئەوانە لەبەرەوەی ڕامی کۆمپیوتەرەکان کەم بوو. ئیتر بێزگەلەوەی کە ئەپڵ ئینتلیجنسی خستیتە ناوی و هەروە بۆ یەکەمین جار نانۆ تێکچەر گلاس دیسپلی کە شاشەکەی ماتە و ئەنتیگلێرە یان ناڵی شەق و شتیوە بێتە سەر شاشەکە دەتوانێت ئێستا لە ماکبوک ئۆردەری بکەیت و لەمان کاتدا ماک مینی دووبارە ڕیدیزاین کردو حەزمی زۆر کچکێکی تۆ تقریبان کردیە پێ ئینجا و لە هەمان کاتدا قەبارەی تۆزێک لە ئەپڵ تیڤ گەورەترە و نرخیشی زۆر گونجاوە بە $600 دەست پێ دەکاتن بۆ ئەو کەسانێکی یەکەم جار دەستنە ناو جیهانی ماکۆ ئێسەوە لەمان کاتیشدا ئایماکی بڵاو کردەوە بە ڕەنگی تۆزێک ڕەنگی زیاواز کردو پرۆسەری M4 خستە ناوی و هەروە ڕەنگی ئەو سپیس بلاک کە پێشتر بەس لە پڕۆی دەستی پێدەکرد لە ماکبوک پڕۆی ئێستا لە هەموو پرۆسێسەرەکان دەست پێ دەکات سپیس گرەی لا بردیە بەس سیلڤەری هێشتەوە لەگە سپیس بلاک هەروە شتێکی خۆش لە ڕێ بوو ئیشاڵڵا پێشانتان دەدەم ئەویش بە سوپرایزبی لەسەر ئەو کۆمپیوتەرانی ئەپڵ بابگاتە دەستم ڤیدیۆ لەسەر دروست دەکەین و بە تەفاسیل باسی دەکەین. هەروەها ئەوە دوو ئەو خەبەرە بوو کە دوو بۆ باسکردن ئەو دوو خەبەرە ئیشاڵڵا هەواڵی تر هەیە بۆتان باس دەکەم لە ڤیدیۆی تر و لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن لەگە سەبسکرایبی چەناڵەکە خواتان لەگەڵ.